بفقريانا بوليسين راوج بترومبيل وببياده لسرجادين إيراني وسزادانا وانجنين كو بابندي جريدانا حجابي نابن بتايبتي أو سزاين سيرو سمرين بوانجنان داري خستين يك جوانا اگر هاتو جنك حجابي نبستيت پشتی جارای که دهتا هایدار کرن هوشیار کرن پشت راجی یک جسزان اوا کو دوی مریکی بشوتن بگشتی ده چه ریاکسونه لسر آستین اف دولتی بینو اوا کو چه بوی ایران پارسال پشتی مرنا جینا امینی بوچی حکومت ایران هیچ سربورک جوار نگرد جه دکتور آزاد محمدیانیش روکار سیاسی و شارزای کاروبارین ایران دپرسین دکتور آزاد گلک بخیرات یا کردستان 24 دکتۆر ساڵتان لێ بێتۆم کاتتان باش وەک ئەگەر هەڵانەم لە ساڵانی 2005 بۆ 2006 پۆلیسی ڕەوشت یاخود گەشتی ئیرشاد ئێران دانراوە لە ساڵی 2022 لە دوای ئەوەی دۆخەی کە لە ئێران ڕوویدا کارەکانی ڕاگیرە ڕۆژ یەکشەمە جارێکی تر دەستکراتەوە بە کارکردنیان ئایا ئەوەی کە ئێستا لە ئێران هەیە گەشتی ئیرشادی جارانە و بە هەمان ناوە لەسەر شەقامەکانە یاخود وەکەوەی کە سوپای پازارانی ئێران دەڵێ نەخێر گەشتی ئیرشاد نەگەڕاوەتەوە دەستی بەکار نەکردوێتەوە من پێم وایە ڕاست نییە ئەو هەواڵە یعنی ئەو قسەی سوپای پاسەران بۆچی چون لە بنەڕەتدا ئەوە هەر ئەرکی گەشتی ئەرشاد بە ئەنجام دەگەێنێ بە یەک جیاوازیەوە ئەوەی کە بەرگەکانیان گۆڕدراوە دووش ئەوەی کە ئیتفاقەن نەتەنیا بە شێوەیەکی لە گەشتی ئەرشادی پێشتوو تند و تیژترن بە نسبەت خەڵکی بەڵکو هێندێک ڕێکاری نوێ فێربوون بۆەوەی کە کارەکانی خۆیان ئەو کارانی کە دژ بە هاوڵاتی دەیکەن بە یاسایی بکەن دەکوترێ لە نێو هەموو وەنێکی گەشتی ئەو گەشتی کە دایان ناوەن گەشتی ئەرشادی سابق بڵێین قازێکی چێشکی تێدایەکە و قازی کێشکە هەر وەختێ لازم بوو هەر کارێک پێوێتێر حکمێکی قەزایی کە لازم بێ سادری کا بۆی کە هاوڵاتیانی پێدەست بەسەر بکرێ یا هەر کارێکی بە قەولی خۆیان یاسایی بتوانن لەگەڵ هاوڵاتیان بکەن کەواتە من پێم وایە ئەوە هەموو یەک پەکەیجە کۆماری ئیسلامی نای هەوێ هاوڵاتیانی بەو شێوەیە بژین کە بۆ خۆیان هەڵی دەبژێرن بەڵکو ئەو ئیستایلە لە ژیان کە کۆماری ئیسلامی ئێران لە هاتنە سەرکاریەوە خەریکە تەرویجی دەکا حەولی بۆ دەدا بۆی کە بدای بسەبێنێ بەسەر کۆمەڵگای ئێراندا گەشتی ئەرشاد بەو هەدەفە دیسان هاتوێتەوە مەیدان و ضرورەت و پێداویستی کۆمەڵایەتی خەڵکی ئێران و کۆمەلگای ئێران بە هیچ بچێک دەرگ ناکا و من پێم وایە بەو کارەی کۆماری ئیسلامی ئێران خەریکە دەست دەداتە قومارێکی یەجگار گەورە کە دۆڕاوەکەی من پێم وایە لە ئاکامدا کۆماری ئیسلامیە نە هاوڵاتی ئێرانی باشە بەڕائیاتە پشتی ڤەگەڕانە وان پۆلیسێن ناوێ وان ڕەوشت ممکنە دیسان شەپۆلەکە دیانە ڕەزیبوونێ دناواکە چوژنێن ئیرانێ بگشتی وان کەسێک و دەموکراسیە دخوازن دەست پێ بکە هەر ئێستا ئێوە ئاگاتان لێ بێ لە هەواڵەکاندا هەیە ئەو شتانەی کە ئەو ڤیدیۆیانەی کە هاوڵاتی ئێرانی خەریکن دەنێرنە دەرێ بۆ ڕاگەرنەکانی دەریدێنە دەرێت نیشان لەوە دەدا کە خەڵکی خەریکن مقاومەت دەکەن خەریکن ڕادەوەستن دەست لەگەڵ لە بەرابەر ئەو بڕیارەی کۆماری ئیسلامیدا من پێم وایە کۆماری ئیسلامی دەیەوێت بگەڕێتەوە بۆ دۆخی پێش شۆڕشی ژینا پێش بزوتنەوەی ژینا کە ئەوە ئەسڵەن ئیمکان نییە ئەوە مەحسوول و لێکەوتەی حولی کۆمەلگای مەدەنی و خەڵکی ئێرانە کە گەیشتە ئەو جێگایە بە مقاومەتی خۆی بە ڕاوەسان لە بەرابەر ملهوڕی کۆماری ئیسلامی ئێران بەو شێوەیە ئیدانەی حجابی ئیجباری کردووە و بە جێگایە گەیشتووەکەیدی ملکەتی ئەو داپۆسینە نابێت کۆماری ئیسلامی ئێران دیکاتەوە من پێم وایە لە ئاکامدا کۆماری ئیسلامی ناتوانێت بگەڕێتەوە ئەو دۆخە کە بزوتنەوەی ژینای بێدەستی پێکرد و نەتیجەکەی ئێمە دەبینین مقاومەتەکە و ڕۆژانە لە خیابانەکانی ئێران دەبینرێ و ئەگەری ئەوە هەیە بە توند و تیژبوونکردنی بەرخوردی ئەو میوانە نێوی هەرچێکی لەسەر بێ خەڵکی زیاتر تحریک بن و دیسان بێنەوە سەر شەقامەکان کە من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران هەدەفی لەو کارە هەڵسەنگاندنی کۆمەلگای ئێرانی بۆی کە بزان تا چه ئاستێک دەتوانێت لە بەرابەر کۆمەلگای ئێراندا پشت ڕاست کاتەوە ئەو پشت ڕاستکردنەوەی کە دوای من پێم وایە پشتنەوەی ژینە بۆ کۆماری ئیسلامی هەزینەیەکی جگار زۆری بوو. بەڵێ دکتۆر ئەمریکا ئەڵێت ئێران
دەرسی وەرنەگرتووە لە ساڵی ڕابردوو لە ساڵی 2022 کە بەهۆی کردەوەکانی پۆلیسی ڕەوشتەوە چی لە ئێران ڕوویدا. پێتان وایە دەرسی لێوە نەگرتووە یان ئەو گوێ بەوە نادا چی ڕوویدا و بۆ سەپاندنی بڕیارەکانی خۆی هەموو ڕێگەیەکە گرێتە بەر؟ دیارە من دەتوانین بە دوو شێوە بۆ ئەو پرسیارە بچینەکەم ئەوەی کە ڕاستە کۆماری ئیسلامی دەرسی وەرنەگرتووە. کۆماری ئیسلامی ئێران ئەگەر حکوومەتێکی ئاقڵ باە لە زیاتیەوەی کە دژایەتی خەڵکی بکە، دژایەتی ویست و داواکاری خەڵکی بکە، لە جێگایەکدا مل دەدا یالانی کەم پاشەکشە دەکات کە دیار بوو لە مانگەکانی یەکەمدا کۆماری ئیسلامی پاشەکشەی کرد ئەگەرچی بەرخوردێکی زۆر تند و تیژی بە نسبەت هاوڵاتیانی ئێرانی لەسەر شەقام کردوە، دواتر بۆ ئەعدامانە بۆ حکومە زیندانیانەی کەوتا سەپان بەسەر ناڕازیانی ئێرانیدا. بەڵام هێندێک پاشەکشە بوو. ئێستا من پێم وایە کۆماری ئیسلامی بەو کارەی نیشانی داوە کە حکوومەتێکی عاقڵ نییەوە ناوێت دەرسەڵگرێ. بە شێوەیەکی دیکەش دەتوانین بڵین کۆماری ئیسلامی نا دەرسی وەرگرتووە و دەیەوێ مانۆڕێکی نظامی بدا. ئەگەر ئێمە تەماشا بکەین حکوومەتەکان وەختێک نزیک دەبنەوە لە شەڕیا هەڕەشەیەکی نظامیان لەلایەن لایەنێکی دیکە حکوومەتێکی دیکە لەسەرا دەزدەنە مانۆڕی نظامی هەم بۆ ئامادەگیکردنی هێزەکانیان و هەم بۆی کە بەردەنگەکەیان بڵن کە ئێمە ئامادەین و لەگەڵت ڕوبەڕوو دەبووینەوە. من پێم وایە کۆماری ئیسلامیش ئێران لەو ڕەهەندەوە دەتوانین ئاوای بۆ بچین کە کۆماری ئیسلامی خەریکە مانۆڕێکی نظامی دیش بە هاوڵاتیانی خۆی ئیجرا دەکات، مانۆڕێک کە بە هاوڵاتیانی دەڵێ ئێمە ئامادەین و ئەگەر ئێوە بگەڕێنەوە شەقام بە تونترین شێوە بەرخوردتان لەگەڵ دەکەین و ئیزنتان پێ ناتین بگەڕێتەوە دۆخی شۆڕشی ژینا. بەڵێ بەڕێز دکتۆر ئازاد محەممەدیانی شرۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری یاران، سوپاس بۆی کە لەگەڵماندا بوویت.